ئەم بڕوانامەیە دەربارەی ئەوەیە کە ئەم فێرخوازە لێرە بەشداری کردووە لە خولێک کە خولەکە وەکوتم سێ مانگی خایانوە دەربارەی دووشت یەکەم علمی سەوت دووەم علمی مەقامات یعنی لە ڕووی دەنگەوە و لە ڕووی سەوت بڵێن ئاواز و دەنگەکانی قورئان کە ئەو دەنگە خۆشانەی کە لە قورئانە بەکارێت و وەکو بەتایبەتی کە قورئان خوێنە بەناوبانگەکانی وڵاتی میسر وەکو شێخ مەنشاوی شێخ عەبدولباسط و قاریئەکانی تر کە بەکارهێنێناوە لێرە ئێمە بەپێی یاسایەک هاتوین ئەم دەورەیەمان ئەم خولەیەمان کردوێتەوە لێرە و دوای ئەمەش کە مەتەواوبن ئەو شەهادەیە و ئەو بڕوانامەیە وەرەگرن بەهۆی ئەوەی کە بەشداریان کرد لەم خولە. دوای کە بەشدار حەملا سوودێکی گەورەم بینی لە تەواوی خولەکە کۆمەڵی مەقامات فێر بووم کە کۆمەڵی ئاوازی جیابەجیایە کە هەر یەکەی و سەوتێکە بۆ خۆی دوای ئەوەی کە فێر بووم کە بیخوێنم پێوەی چەند جارێک مامۆستاش خۆی لەگەڵمانە هەموو جارە هەموو هەفتێکە هاتین تەطبیقاتمانە بوو عەمەلیمانە بوو نەزەریمان هەبوو دوای ئەلحەمدولیلا نزیکی 3 مان بۆ 4 مان بەشدا تەواو بووین یان گەشتن بە مەجامەکە ئێستا ئەلحەمدولیلا بەدەستمانێنا.